ئێمە لە سێ شوێن لە بینی کفری بۆ چەمچەماڵ لە ناحی سەنگاو ئەو کارە کراوە لە بینی کەلار بۆ دەربەندیخان هەمان کار دووبارە گراوەتەوە ئەخیر جار لە بینی سەرقەڵا لە بینی کفری بۆ کەلار لە نزیک ناحی سەرقەڵا ئەو ئیشەکراوە ئێمە سکاڵای یاساییمان تۆمار کردووە لە دادگا بۆ ئەوەی هەر کەسێک ئەو کارەی کردە ڕوبەڕووی یاسای بکەینەوە خۆشببختانە ئەو جەماعەتەی کە لە ڕێگای دەربەندیخان و ڕێگای سەنگاو گیراونە ڕوبەڕووی یاسایانمان کردێتەوە بەڵام ئەوەی ڕێگای کفری هەتا وێساکە ماوە ئەوەی ئەو کارەی کردە دڵنیا بێتەوە ڕوبەڕووی یاسایەکەینەوە هەموو ئیجرراعاتی لەگەڵاکەین و چونکە ئەوە کارەبای نە گوندێکە نەهین شارێکە نەهین ناحەیەکە ئەوە کارەبای ڕەبتی کارەبای بینی بۆ نمونە ئەمەی سەنگاو کارەبای هەموو گەرمیانی لەسرە